لێرە یەشێک لەو فەرمانبەرانە بە پیکابەکەی داری بۆیە ناوەسڵاوە لێبێ ئەم دارە و چۆن بوو هێنا بۆیان والله ئەم دارە لە دەربەنیخانەوە هێنامە ئەم شۆبینە مامۆستا بەڕێزەکان لەبەر ئاگر و دووکەڵی ئاگر دانیشتبوون منیش تەحملم نەماوەتم ئەبێ بەیانی هەر چۆن بێت ئەبێ من داریان بۆ بەرمچیان بە پێویست بێ لە خزمەتیانم چێنێ پاڵپشتیانەکەی بە ڕۆح و بەگیان پاڵپشتی مامۆسایان لەبەر مامۆسایان بەس بۆ خۆیان نییە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانیانە بۆ هەموویەتی بە هەموو چین و توێژێکەوە بە فەرمانبەرەوە بە کاسبکارەوە بە دوکاندارەوە بە هەموو شتێکەوە ئێمە پشتگیری مامۆسایانەکەین لە کوێ داوامەکەیت من لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی دەربەنیخان دۆختان چۆنە لە ڕووی موچەوە لە ڕووی ژیان و ژیانەوە هەموو یەک وایە هیچ دۆخی نییە بە تایبەت دەربەنیخان هیچ کار و کاسبێکی تیانی هەموو چاوەڕێی موچەیە هیچ موچەش نییە خەڵک تەواو سەبر و تەحاملی نەما ماڵ هەیە پارەی مۆلیدەکەی بۆ نادێت مۆلیدەکەی کارەبای مۆلیدەکەی بڕیوە ئەم بەیانی بینامە ئافرێتێ بە 5 لیتیوە نەوتی کڕیوە نەوت یعنی ئەم هەموو تەنکەر و نەوتە ئەبرێ بۆ کوێ ئەبرێ داهاتی بۆ کوێ ڕوات یعنی هەر ویژدان و زەمیری هیچ کەسێک قبوڵ ناکات